لەوەش کردو ڕۆژانە لە ڕێگای دەواازەی باشماخەوە 500 بار هەڵگر دێنە ناوەرێمی کوردستان و سەوزە و میوە و خواردن و خواردنەوەکان هاوردەی هەرێمەکەن. ئاماژەی بۆش کردو ڕۆژانە هاتوچۆی بازرگانی و هاوردەکردنی کاڵا بۆ هەرێمی کوردستان لە زیادبووندایە. یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێم ڕاشی گەیاندووە چاوەڕوانەکرێت لە ڕۆژانی داهاتوودا دەواازەکانی حاجی ئۆمەران و پەروێزخانیش بکرێنەوە. لە ڕۆژی جلی کوردیدا مامۆسایان و خوێندکاران لە خوێندنگەکانی کەرکووک بە جلی کوردیەوە دەوامیان کرد. لێپرساوانی پەروەردەی خوێندنی کوردیش لە کەرکووک بەوەی مانگی ڕەمەزانەوە هیچ ئاهەنگێکیان بۆ ڕۆژی جلی کوردی ڕێک نەخستووە. بەڵام ڕۆژەکە لە بیر نەکرا و یادی کرایەوە لە کاتێکدا لە سەردەمی ئیدارەی پێشووی کەرکووکدا مافی کورد و پۆشینی جلوبەرجی کوردی و بەرزکردنەوەی ئاڵای کوردستان ڕێگری لێکرا. ڕۆژی جلی کوردیە. خوێندکارانی خوێندنگاکانی کەرکووک بە پۆشینی جلی کوردی دەوامیان کرد. مامۆستایانیش لە پۆلدا هەر بە جلوبەرگی کوردیەوە وانەکانیان بە خوێندکاران وتەوە. یەکێک لە خەونەکانی من ئەڵێم جلی کوردی بکرێ بە جلێکی ڕسمی و هەموو ڕۆژەکانی ساڵ بپۆشرێت. ئەوە نەچونکە جلێکی جوان و پۆشتە و خانمانەیە، یعنی کە ئافرەت لە بەرێکە هەستەکەی شازادی ئەوە جلێکی پۆشتە و خانمانە و جوان و ئەچیتە هەر شوێنێک جێی سەرنجی دەوروبەری بە هیوای ئەوەی یعنی ڕۆژێک بێت وەکو جلی مەکتەب بپۆشرێ. جارانەگە توانیمانە تۆزە بە چاوقایمی خۆمیزە لەخوا بە زیاد بێ زۆر فرانی و کەس ئەزانین لە فەزری بۆخوا گەورە و ئازاتی پارێزگاکەمان خوا پارێزێ بووانی ئینشاءڵڵا کە بتوانین بە ئازادانە جلی کوردی بکەینە بەرمان ئاڵاکەمان بەرزەکەین کە بەڕاستی دوژمنەکەش بەسەند بمرین دوو ئەکاتە یەک. بەرپرسانی پەروەردەی خوێندنی کوردی ئامادەی بەرزڕاگرتنی ڕۆژی جلی کوردی بوون لە کەرکووک، بەڵام بەهۆی مانگی ڕەمەزانەوە هیچ ئاهەنگێک بەڕێوە نەچوو، تەنها یادەکە بەرزڕاگیرا. ئەگەر بۆ پەروەردەیەکانی کە جارێک گرنگ بێ بۆ ئێمە دوو جا گرنگە لەبەرەوەی مانەوێنەوەکانی داهاتوومان مناڵەکانمان کچەکانمان کوڕەکانمان گۆشکین بەوەی کە لەگەڵ ئەو بوونەتەواتیان ڕابێن و فکری ئەوەشیان بکەینەوە کە ڕۆژانێکە بووە قەدەغە کراوە ئەم جلە ئەم زمانە ئەم خوێندنە. ئێمڕۆژە هەموو ناوەندەکانی خوێندنی شاری کەرکووک ئەم یادە بەرز ڕائیگیری هیوادارم هەموو ساڵێک ئەم یادە وەکو خۆی بمێنێتەوە بوو ئەوەی نەوەی داهاتوومان کە بزانێت بەچی شۆڕشێک ئەم ڕۆژە هاتوۆتە دی. بۆ بەرزڕاگرتنی یادی جلوبەرگی کوردی ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک بڕیاریدا هەمووان بەشداری لە یادەکەدا بکەن جگە لە نەتەوەی کورد. پێکهاتەکانی تری کەرکووکیش دەتوانن جلی نەتەوەییان بپۆشن جیاواز لە کۆسپۆ ڕێگری سەردەمی ئیداری پێشووی کەرکووک کە لە یادە نەتەوەیەکاندا مافی کورد و پۆشینی جلوبەرگی کوردی و بەرزکردنەوەی ئاڵای کوردستان ڕێگری لێ دەکرا. یادکردنەوەی ڕۆژی جلی کوردی لە خوێندنگا کوردەکانی کەرکووک جگەلەوەی بۆ خوێندکاران ڕۆژێکە جێ دڵخۆشیە. بۆ مێژوش ئەوە دەسەلمێنێت کە کەرکووک شارێکی کوردستان نییە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک. کۆنفرانسی ڕۆژنامەوانی کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان لە سلێمانی بەڕێوە چێت بینەری بەشی شێبین. سۆپەرستیل کە هەمیشە هاوکار و پشتیوانی ئێمە بووە. ئێمڕۆژ زیاد لە 270 کەس هاوکاری ئەبەخشێ کە لە ڕووی مادیەوە لێرە خۆیان لێرە ئامادەن و هەم ئەو خەڵکەش ئامادە بووە زۆربەی لە قەزا و نەحیەکانە هەڵمان بژاردووە. ئێمە بۆیەکە ئێمە دەرگامان کراوەیە ڕۆژانە ئەو خەڵکە بەڕێزانە کە دێن ئێمە ئەتوانی ئەو خەڵکانە کە داواکەین کە پێویستیان بە هاوکاریکردنە لە ڕووی عیلاجەوە لە ڕووی پێداویستیەکانی ترەوە ڕۆژانە کە ساکە بەڕاستی کە موچەیەکی 150,000 دیناریە خۆتان دەزانن چۆن دێت. ئێمە ئەوە ئەو 150,000 دینارە بژی بۆ جەژن بۆ ڕەمەزان کە پێداویستیەکانت بۆ دابین ناکە. دەوڵەمەندی بەڕێزەیە استثماری بەڕێزەیە بە زیادەوە کاو پارەی دابین کردووە دێ هەم ماڵی خۆی ئەبەخشێ. بەڕاستی ئێمە سوپاس و پێزانینەکەین ئەمە لای خۆی گەورە بێتە پاداشتێکی گەورە
کە ئەمە زۆر گرنگە بۆی ئێمە لە چاوی خۆتان دەبینن بەڕاستی کورتەباڵەکان زۆربەی بێکارە، زۆربەی تایەتی لە ماڵی کەسیان و چواری وایە، زۆربەی تایەتی زەواجی کردووە زەواجەکەی هەڵوەشانێتەوە، زۆربەی تایەتی کە لە ژێر عیلاجێکی بەڕاستی عیلاجایە نەخۆشخانەی شێرپەنج لە ڕووی نەخۆشخانەوە کە قەسخانەی هیوا زۆربەی تایەتی قەسخانەی هیوایەیە بۆ یەکە ئێمە داواکارین ئەو کەسانەی کە خواپێداون کە بەڕاستی کە چۆن پێشتر لە کەناڵەکانی ئێوە کە هاتن هانایان نێنایە و بۆ ئێمە بەڕاستی هانامان بۆ ئەوان برد کە سوپاسدانەکەم کە من ساکە زۆر لە 380 زۆربەی فەقیر و هەژار و کەم دەرامەت بۆ مانگی ڕەمەزان و بۆ جەژن پێداویستی جل و بەرگ و خواردن و لە ڕووی پارەوە بۆی دابین کراوە. من لێرە شۆ سوپاسی ئەم پیاوە جواناکەم، سوپاسی سۆپەرستیلەکەم بەڕاستی کە کۆمپانیای سۆپەرستیل کە هەمیشە هاوکار و پشتیوانی ئێمە بووە کە بۆ یەکە من پێم خۆش بوو بە زۆر شاوردمە لای خۆمەوە کە بەڕاستی وتی من شاراوەیە من حەز ناکەم ناوم بێنی من خۆمە شتم کردووە هەوردمە تایرەوە نوێنەری کۆمپانیاکەشە بۆیە نوێنەری کۆمپانیای سۆپەرستیلە کە بۆ یەکە هاتووە جەنابیان کە من پێم خۆشە هەر کەسێکش هاتووە هەر ئیسیسمارێک مادیە نابێ خواردنیە نابێ خۆی بەدەستی خۆی هاتووە تەوزیعیکە بۆ یەکە من زۆر گەشتبینم سەربەرزم بەڕاستی ئینشەڵا ڕۆژوو نوێژ و هەمووی قبوڵە بێ لەو کەسانەی کە خواپێداوەکان بەردەوامە بین لەسەر خوێندنەوەی هەواڵەکان. لە سنووری ئیداری ڕاپەڕین ژمارەی ئامێرەکانی ڕاکێشانی پارە بۆ موچەخۆران زۆر کەم و لە بەشێک لە شار و شارۆچکەکانی تریش هیچ ئامێرێک دانەنراوە. سەرباری کەمی ئامێرەکان ئەوانەشی دانراون بەشێکیان پاریان تێنەکراوە بەهۆی بێکارەباییشەوە بەشێک لە ئامێرەکان کار ناکەن. ئەو گرفتانەش موچەخۆرانی سنوورەکەی نیگەران کردووە. تێدانیە کاکە هیچ پارن نییە نەهاتووە لە کێوە هاتوونێ ئێرەوە لە بەیانی ساشەشەوە هاتووە من ساسەش چوومە خوار لە خوارێ نادەمی و ئێرە باش ئەو بێپارەی و بێکارەبای شتە تا چەند گرفتی بۆ ئێوە موچەخۆر دروست کردووە هەر هەموو کێشەیە بۆ ئێمە دروست بووە لەبەرێ ئەوەی من لە خوارم ببینم تیم حاشەکەم وەردا کرد و ئەو زابنا تارێ هاتم بۆ ئێرانە ئەرێ وەڵا ئەوانش پارەیان تێدانی پارەی تێدانیە و کێشەی لێ دروست کردی. وەزارەتی خوێندنی باڵای عراق دان بە چەند کۆلێژ و بەشێکی زانکۆی چەرمۆ دانێت و دان بە بڕوانامەکانی شیاندادەنێت. مامۆساکانیش ئەتوانن بەشداری هەموو چالاکیەکانی عراق بکەن. دکتۆر هەڵەت ڕەشید سەرۆکی زانکۆی چەرمۆ لە لێدوانێکی بۆ کورسان نیوز ڕایگەیان ئەو بەشانی زانکۆی چەرمۆ کە لە ڕێبەری خوێندکارانی عراق زیاد کراون پێکاتون لە کۆلێژی کاریگەڕی و ئابووری و بەشی شیکاری نەخۆشیەکان لە کۆلێژی زانست. تیشی لە ئێستا بەدواوە خوێندکارانی ئەو بەشانە لەسەر بەغداد دادەمەزرێن و مامۆساکانیشیان ئەتوانن بەشداری هەموو چالاکیەکانی عێراق بکەن. زانکۆکەماندا پێدانەکە بۆ بە هەمیشەی کۆلێژی کارگەڕی ئابووری بۆ ڕێبەری خوێندکارانی عراقی زیاد کراوە جگەرەوەش بەشی شیکاری نەخۆشیەکان بۆ کۆلێژی زانست جێبەجێکراوە. ئێستا خوێندکارانی ئەم بەشانە بۆ دامەزراندن بۆ خوێندنەوە لە عێراق بۆ مامۆستاکانیشمان ینی هیچ گرفتێکیان نیە توانن بەشداری چالاکی زانستەکانی عراق بکەن بۆ تایبەتی هەندێک بەشمانە بۆ مناقەشات و بۆ خوێندنوانە نیانەتوانی ئێستا گرفتیان نەماوە بە سوپاسەوە بۆ ئەم میوانداریە بەڕێز مامۆستا بەرپرسی بەڕێبەری نووسینگەی سلێمانی جەگری سەرۆکی حکوومەت هاوکارمان بۆ میوانداریی باشی بۆ ڕەخساندنی خۆتان نەزانین لە مۆزعدارایە زانکۆ ڕەنگە توانێت ئەو جۆرە میوانداریانەی نەبێ. هەروەها برای بەڕێزکاری بەختیار ئەمینداری گەشتی وەزارەتی پێشمەرگەویش هاوکارمان بوو سوپاسی تایبەتمان هەیە بۆ ئەم دوو بەڕێزە بە تایبەتی مامۆستا کە مدەیمانەوە و هاتوچیان لێرە ئەوان لە ئەستۆیان گرتن. لە چەند ڕۆژی داهاتوودا شەپۆلێکی بەهێزی بارانباری ناوچەکانی هەرێمی کوردستان و عێراق گرێتەوە و چەند ڕۆژێکیش بەردەوامە بێ. بە پێی پێشبینیەکان لە 12ی ئەم مانگەوە تا 24 مانگ کە شووا گۆڕانکاری بەسەردادێ و هەورە بروسکە و لێزمەباران و تەرزە دروستە بێ. لە هەندێک شوێنیش ئەگەری دروستبوونی لافاوەیە.
ئەو گۆڕانکاریانەش بەهۆی کۆبوونەوەی هەوای شێدار و گەرم لەگەڵ هەوای ساردا لە چینە بەرزەکانی ئاسمان دروستەوێ. دەستەی کەشناسی عراقیش لە ڕاگەنراوێکدا بڵاوی کردەوە مارانبارین لە سبەینەوە دەست پێکات، بەڵام بڕەکەی بە پێی ناوچەکانە گۆڕێت و پلەکانی گەرماش بەرز دەبنەوە. و تورکیا ئامادەکاری بۆ ئاهەنگی نەورۆز دەکرێت. لە سبەینێشەوە ئاهەنگەکان دەست پێەکەن تا 23 مانگە بەردەوامە بن. ئارزوو کاهرەمان ئەندامی لێژنەی ئامادەکاری ئاهەنگەکانی نەورۆز لە ئەمەد ڕایگەیان ئەم ساڵ لە 53 ناوەند بە دروشمی نەورۆزی ئازادی و یەکێتی دیموکراتی ئاهەنگەکانی نەورۆز ئەنجامەدەن. سبەی نەژاگری سەرەتای نەورۆز ناوچەی سووریا ئامادەکەنەوە. تیشی لە چوارچەوەی ئاهەنگەکاندا لە ڕۆژی 21 ئادار لە ئەمەد و ئیستەنبوڵ ئاگرەکرێتەوە. ڕۆژی 23 مانگیش لەوان و دەیان ناوەندی تر ئاهەنگی نەورۆز بەڕێواچێ. ئەڤ نەڤرۆز قادا نەڤرۆزê 21 مەهێدا ئەم دixwazin hemû gelê Kurd û dostê gelê Kurd weke lehî biherekin qada Newrozê. Em yani em dibêjin bira bi milyona yani 2 milyon 3 milyon kî heye bira cil û bergê xunê galerî li xwe kin bê cil û bergê netewî galerî bira nên. نەورۆز بۆ ئێمە بەرخۆدانە لە دژی ستەم و سیمبولی تێکۆشانە لە هەمان کاتدا نیشانەی نەریت و مێژووی گەلێکە بۆ گەلی کورد مانایەکی زۆر گرنگی هەیە و وەک دانیشتوانی ئامەدیش لە 21 ئادار دەچینە گۆڕەپانی پارکی نەورۆز و گەلەکەمان بە جلوبەرگی نەتەوەی و جۆش و خڕۆشەوە نەورۆز پیرۆز دەکەن چونکە نەورۆز نیشانەی خواستی ئازادی و تێکۆشانی گەلانە دەبێت گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نەورۆزدا یەکێتی و هاودەنگی خۆیان نیشان بدەن لەم نەورۆزەشدا یەکێتی گەلان نیشان دەدەین چونکە لەم ڕۆدا هەموو گەلان پێویستیان بەیەکێتی هەیە بەم جۆرەش نەورۆز پیرۆز دەکرێت. Birçok köylerde, kırsal alanlarda ve سوپای سووریا حیزبوڵای لوبنان تۆمەتبارەکە بە هێرشکردنە سەر ناوچەیەک لە ڕۆژاوی دیمەشق و هەڕەشەی وەڵامدانەوە ژەکات. دەستەی ئۆپراسیۆنەکان لە سوپای سووریا بڵاوی کردەوە چەند گول لە تۆپێک لە نزیک شارۆچکەی سەرغایە لە ڕۆژاوی دیمەشق کەوتنە خوارەوە. سەرچاوەکانیش لە لوبنانەوە بوون. ڕاشیگەیاند حیزبوڵای لوبنانی ئەو موشەکانی بە ئاراستەی خاڵێکی سوپای سووریا لەو ناوچەی هەڵداوە. هێزەکانی سەر بە حیزبوڵا چوونەتە سنوورەکانی نێوان سووریا و لوبنان خۆیان ڕێخستۆتەوە. دەستەی ئۆپراسیۆنەکان لە سوپای سووریا ئاماژەی بۆش کردووە لە ڕووی مەیدانیەوە چاودێری وەڵسەنگاندنی ڕەوشەکەکەن لەگەڵ سوپای لوبنانیش لە پەیوەندیدان بۆی بژاردەی گونجاو بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکەدا دیاری بکەن. لە ڕاگەنراوەکەدا هۆشداریش درراوە سوپای سووریا هیچ شێرشێک بۆ سەر وڵاتەکەی بە ئاسانی وەرناگرێت و هەڕەشەی وەڵامدانەوە ژەکات. بەهۆی هێرشەکانی ئیسرائیلیش بۆ سەر لوبنان تا ئێستا نزیکەی 700,000 کەس ئاوارە بوون. زیاتر لە 200,000یان مناڵن. ڕێکخرای یۆنسێف ڕایگەیاند بەهۆی پەرەسەندنی ئاڵۆزیەکان و هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان تا ئێستا زیاتر لە 700,000 کەس لە وڵاتە ئاوارە بوون. لەو ژمارەش زیاتر لە 200,000یان مناڵن. پێشتریش دەیان هەزار کەس بەهۆی ئاڵۆزیەکانەوە ئاوارە بووبوون. کۆمسیۆنی نەتەوەی گرتوەکانیش بۆ کاروباری پەنابەران لە سووریا ئاماژەی بۆ کردووە لە ئەنجامی هێرش و بردومانەکانی ئیسرائیل لە 2 ئادارەوە تاوەکو ئێستا زیاتر لە 80,000 کەس لە لوبنان و سنوورەکانی سووریان بەزاندووە و ئاوارە بوون. سۆدانی داوا کات ئەندامانی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئەوڵی زیاتر بدەن بۆ کۆتاییەنان بە جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. محەممەد شیع سۆدانی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند پێویستە وڵاتانی ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بەرپرسیارەتی خۆیان لە ئەستۆ بگرن و ڕۆڵیان هەبێت لە سنووردانان و وەستاندنی جەنگی ئێران کە ڕەشە لەسەر ئاسایش و ئاشتی نێودەوڵەتی دروست دەکات. ئەوتانی سۆدانی لە کۆبنەوەیشی دابوو لەگەڵ سویوی باڵێزی چین لە عێراق کە تێیدا پێشاتەکانی جەنگی ئێران و کاریگەریەکانی لەسەر عێراق و ناوچەکە و جیان تاوتوێ کراوە. بەوەی زیادبوونی مەترسیەمنیەکان ئەڵمانیا بە شێوەیەکی کاتی کارمەندانی باڵۆستخانەکەی لە بەغداد دەگوازێتەوە. وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا بڵاوی کردەوە گواستنەوەی کارمەندانی باڵۆستخانەکەیان لە بەغداد بە شێوەیەکی کاتیە و بەهۆی ئەو هەڕەشە ئەمنیانەوەیە کە بەهۆی ئەو جەنگەی ئێستاوە دروست بوو و سەلامەتی کارمەندەکانیشیان کاری پێشینەیانە. ڕاشی گەیاندووە سەرباریەوەی خزمەتگوزارە یاسایەکان و
کاری کۆنسوڵخانەکان بەوەی ناسەقامگیری ڕەوشەکەەوە سنووردارە، بەڵام هێشتا ئەتوانرێ پەیوەندی بە باڵۆسخانەکەیانەوە بکرێت. لە ماوەی ڕابردووشدا وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا کارمەندانی باڵۆسانەکەی لە تارانی پایتەختی ئێرانیش بۆ شوێنێکی پارێزراو بە شێوەیەکی کاتی گواستەوە. ئەگەرچی رووسیا هاوبەشێکی استراتیژی ئێرانە، بەڵام لەم شەڕێ ئێستادا تەنایی دانەی ڕووداوەکانی کردووە و دەستوەردانی تری نەبووە. شارەزانی کاروباری ناوچەکاڵێن رووسیا بە وریایە و مامەڵاکە و ڕێگەی دیبلۆماسی هەڵەبژێرێت نەک ڕوبەڕوونەوەی سەربازی، چونکە خۆی لە شەڕێکی درێژخایەندایە لەگەڵ ئۆکراین. هەروەها هیچ ڕێکەوتنیشی لەگەڵ ئێران نییە کە ناچاری بکات دەستوەردانی سەربازی بکە. بەگشتیش رووسیا ڕێگایەک بەکارێنێت کە تێچووی کەم و خۆی تەنها لە ئیدانە و نێوەنگیری و کاراکردنی ڕۆڵی ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی دەبینێتەوە. چەند ساڵێکە رووسیا بە یەکێک لە هاوبەشە استراتیژیەکانی ئێران هەژمار دەکرێت، کەچی لەم شەڕێ ئێستادا بێدەنگە، بە تایبەت لەسەر ئاستی سەربازی. ئەوەش چەندین پرسیار و هۆکاری هێناوەتە ئاراوە. لە سەرەتای دەستپێکردنی شەڕەکەوە وەزارەتی دەرەوەی رووسیا هێرشەکانی ئیدانە کرد و بە کردەوەیەکی دوژمنکارانە وەسفی کرد، دژی دەوڵەتێک کە خاوەن سەربەری خۆیەتی و ئەندامە لە نەتەوەیە گرتوەکان. هەروەها بەرپرسیارەتی تەواوەتیشی خستە ئەستۆی واشنگتن و تەل ئەبیب. رووسیا گومانیشی لە پاساوەکانی ئەمریکا هەبوو، لەو بارەیەوە ڕایگەیاند پرۆگرامی ئەتۆمی هۆکار نییە بۆ هێرشی سەربازی فراوان، بەڵکو ئەو بابەتە بەکاردەهێنرێت بۆ ئامانجێکی فراوانتر کە گۆڕینی دەسەڵاتە لە ئێران. تەنانەت مامەڵەی مۆسکۆ لەگەڵ کوژانی عەلی خامنەیی سنووردار بووە، تەنها ئەوەندەی ڕاگەیاندووە کە بە ئامانجکردنی سەرکردەی وڵاتان ڕەت دەکاتەوە. شارەزایانی کاروباری پەیوەندی نێودەوڵەتیەکان دەڵێن یەکێک لەو هۆکارانی وای کردووە رووسیا لە ڕووی سەربازیەوە بێدەنگ بێت لەم شەڕی ئێستادا ئەوەیە کە خۆی لە جەنگێکی درێژخایەندایە لەگەڵ ئۆکراین و توانە سەربازیەکانی ماندوو بوون. بەوەش کردنەوەی بەرەیەکی نوێی جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بژاردەیەکی مەترسیدار و زۆر گران دەبێت، چونکە دەستبەردان لە بەرژەوەندی ئێران رووسیا ڕوبەڕووی چەند وڵاتێک دەکاتەوە کە هێزی ئاسمانی و دەریاییان زۆر بەهێزە. لە مانگی یەکی ساڵی 2025دا ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا و مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران لە مۆسکۆ ڕێکەوتنێکیان ئیمزا کرد لە بواری ئابووری و وزە و تەکنەلۆژیا و هەماهەنگی سەربازی و ئەمنی بۆ ماوەی 20 ساڵ. بەڵام ڕێکەوتنەکە بۆ دروستکردنی هاوپەیمانیەکی سەربازی و بەرگری ناچاری نییە. رووسیا ناچار ناکات دەسوەردانی سەربازی ڕاستەوخۆ لە بەرژەوەندی ئێران بکات. هۆکارێکی تر دەگەڕێنرێتەوە بۆ ئەوەی رووسیا دەیەوێت وێنای خۆی وەک هێزێکی کارا لە ئیدارەدانی قەیرانە نێودەوڵەتیەکان بهێڵێتەوە، بەڵام خۆی لە دەستبەردانی ڕاستەوخۆ لە ململانی سەربازیەگرانەکان بەدوور دەگرێت. واتە رووسیا ڕێگەیەک بەکاردەهێنێت پارەی زۆری ناوێت، وەک ئیدانەکردن لە کۆبوونەوە نێودەوڵەتیەکان یاخود هەوڵی نێوەندگیری دیبلۆماسی و کاراکردنی ڕۆڵی ئەنجومەنی ئاسایش. هەندێک جاریش پشتیوانی سنووردار یاخود ڕانەگەیەندرا و پێشکەش دەکات. بە شێوەیەکی گشتی شارەزایانی کاروباری ناوچەکە و پەیوەندی نێودەوڵەتیەکان دەڵێن هەڵوێستی رووسیا بە مانای پاشگەزبوونەوە لە هاوبەشی استراتیژی لەگەڵ ئێران نایەت، بەڵکو لە وریاییەوە سەرچاوە دەگرێت کە دەیەوێت لە ڕێی دیبلۆماسیەوە مامەڵە بکات، نەک ڕوبەڕووبوونەوەی سەربازی. ئێران بە مەرجی گەرنتی ئەمنی نێودەوڵەتی ئاگربەز لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل قبوڵەکە. کازم غەریبابەدی جێگیری وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیان وڵاتەکەی بە مەرجێک ڕاگەیانی ئاگربەز لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل قبوڵەکات گەرنتی ئەمنی نێودەوڵەتی پێ بدرێت کە جارێکی تر هێرش ناکرێتەوە سەر ئێران. دیشی بەبێ گەرنتی ئەمنی نێودەوڵەتی باسکردن لە ئاگربەز بێمانە ئابێ، چونکە ئێران دەست پێشخەر نەبووە لە شەڕەکەدا و ئەو هێرشانەشی بۆ سەر وڵاتانی ناوچەکە ئەنجام دراون بە پێی مادەی پەنجاوەیەکی پەیماننامەی نەتەوەیەگرتوەکان و لە چوارچەوەی بەرگریکردن بۆ لە ئێران. جێگیری وەزیری دەرەوەی ئێران نەیشاردەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا هەوڵی دیبلۆماسی چڕدراوە لەلایەن چین و رووسیا و فەڕەنسا و ژمارەیەک وڵاتی تری ناوچەکە بۆ ڕاگررتنی شەڕ. لە سەرەتای دەستپێکردنی شەڕ و ئاڵۆزیەکانەوە تا ئێستا ئێران 3095 درۆنی ئاڕاستەی وڵاتانی عەرەبی و ناوچەکە کردووە. بەپێی ئەو ئامارانەی بڵاو کرانەوە لە چوارچەوەی وەڵامدانەوەی هێرشە موشەکیەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران لە 28 شوباتەوە تا ئێستا ئێران 3095 درۆنی ئاڕاستەی 7 وڵاتی عەرەبی کردووە و ژێرخانی وڵاتانی کەندایش کراونەتە ئاماج. بەپێی ئامارەکان ئیمارات زۆرترین ژمارەی هێرشەکانی ئێرانی بەخۆیەوە بینیوە و عۆمانیش کەمترین هێرشی کراوەتە سەر و بەرکەوتووە. وەزارەتی بەرگری ئیماراتیش ڕایگەیاندووە تا ئێستا
253 موشەکی بالستی و 1440 درۆن و 8 موشەکی کرۆس ئاراسی وڵاتەکەی کراون. 233 بە سیستمی بەرگری تێک شکێنراون و 18 کەوتونەتە ناو دەریا و تەنها 2 مۆشک گەیشتونەتە خاچی ئیمارات. لە کۆی 1440 درۆنیش 1359 درۆن ڕێگریان لێکراوە و 81 درۆنیش کەوتونەتە خاچی ئیماراتەوە. ئەمریکا گواستنەوەی بەشێک لە سیستمی بەرگریەکەی لە کۆریای باشوورەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست پێ کردووە. ڕۆژنامەی واشنگتن پۆست زاری دوو لێپرسای ئەمریکا ئاشکرای کردووە وەزارەتی جەنگ جێ وڵاتە دەستی کردووە بە گواستنەوەی بەشێک لە سیستمی پاتریۆتی بەرگری موشکی و هەروەها بەرەنگاربوونەوەی موشکی بالستی تاد لە بنکە سەربازەکانی لە کۆریای باشوورەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو سیستەمە بۆ ناسراوە توانای بەرپەرشدانەوەی موشکی هەیە لە کۆتا قۆناغدا. پێشتر ئەمریکا لە کۆریای باشوور سیستەمەکەی جێگیر کردبوو بۆ بتەوکردنی توانە بەرگریەکانی دژی هەر هەڕەشەیەکی موشکی کۆریای باکوور. بەریتانیا پەلە ناکە لە ناردنی کەشتیشی فڕۆکاڵگر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەرکی پاراستنی قۆبرسیشی بە کەشتیەک سپاردووە. ڕۆژنامەی تایمزی بریتانی بڵاوی کردوتەوە نووسینگەی سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕایگەیاندووە کەشتی فڕۆکاڵگری HMS Prince of Wales بۆ بەشداریکردن لە مانۆڕەکەی ناتۆ ڕەوانی جەمسەری باکوور ئەکرێ. ئەوەش بەمانای ئەوەی یەک کەشتی بەریتانی ئەرکی بەرگریکردن لە قوبرس پێسپێراوە کەەوە ژەفتەیەکی تر دەیەوێت تا دەگاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو بڕیاری بەریتانیا لە کاتێکدا فەڕەنسا هێزێکی دەریایی گەورە لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست و دەریای سوور و گەروی هورمز بڵاوکاتەوە. ژمارەیەک وڵاتی ئەوروپی تریش هێزیان ڕەوانە کردووە. بە نمونە یۆنان 2 کەشتی جەنگی و 4 فڕۆکی جەنگی F-16 ناردووە بۆ بەرگریکردن لە قوبرس. ئەڵمانیا و ئیتالیا و ئیسپانیاش بەڵێنی ناردنی هێزیان داوە. حکوومەتی چین ئەڵێت ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەری لەسەر هەناردەی وڵاتەکەی بۆ وڵاتانی کەندا و دروست دەکات. وەزارەتی دەرەوەی چین ڕایگەیاند ناجێگیری ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەناردەی بازرگانی چین بۆ وڵاتانی کەندا و دروست کردووە. ئاماژەی بۆش کردووە لەگەڵ سەرجەم لایەنەکان لە پەیوەندیدان بۆی ڕێزە سەروەری یەکتر بگرن و ئێستاش کاری لە پێشینەی چین خاوکردنەوەی گرژیەکان و نەیشتنی ململانە سەربازەکانی ناوچەکەیە. ئەمەش لە کاتێکدا جیاواز لە بازرگانی نەوت و بەرامەنەوتیەکان لە سەرەتای دەستپێکی شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران هەناردەکردنی کاڵای چین بۆ وڵاتانی کەندا و ڕاگیراوە. ئەو پەڕی توانایان بۆ لاوازکردنی ئێران بەکارێنن، بەڵام گۆڕینی دەسەڵاتی ئێران پەیوەستە بە خواستی خەڵکی وڵاتەوە. بەنیامین ناتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە سەردانێکی بۆ ناوەندی نیشتیمانی ئۆپراسیۆنە بەپەلەکان ڕایگەیاند ئامانج لە ئۆپراسیۆنە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل لاوازکردنی دەسەڵاتی ئێرانە و هەموو توانایەکیان بۆ ئەو مەبەستا خەنەگەڕ، بەڵام لە کۆتاییدا بڕیاری گۆڕینی دەسەڵات بە دەستی خەڵکی ئێرانە. دیشەگەر ئەمریکا و ئیسرائیل بتوانن لەگەڵ گەلی ئێران ئامانجەکانیان بەدی بێنن ئەو کاتە کۆتاییشی هەمیشەی بۆ دەسەڵاتی ئێران دانێن و گۆڕانکاری دروستەکەن. ناتانیاهو ئاماژەی بۆش کرد لە ئێستادا گۆڕانکاریشی گەورە لە پێگەی ئیسرائیل هەیە لە گۆڕەپانی نێودەوڵەتیدا. وەزیری دەرەوەی ئێران ئەڵێت ئەزموونێکی زۆر تاڵیان لەگەڵ ئەمریکا هەیە و دانووسان لەگەڵ وڵاتە لە بەرنامەی کاریاندا نەماوە. ئاواز عراقچی وەزیری دەرەوەی ئێران لەبارەی گەری دەستپێکردنەوەی دانووسان و گفتوگۆ لەگەڵ ئەمریکا ڕایگەیاند پێناچێ پرسی گفتوگۆ یان دانووسان لەگەڵ ئەمریکا جارێکی تر لە کارنامەیاندا جێگەی بێتەوە لەبەرەوەی ئەزموونێکی زۆر تاڵیان هەیە لە دانووسان لەگەڵ وڵاتە. ئاماژەی بۆش کردووە بەردەوامە بن لە هێرشە موشەکیەکان دژی ئەمریکا و تا هەر کاتێک پێویستکە بەرگری لە وڵاتەکەیانەکەن. لە باری داخستنی گەروی هورمزیش ئاماژەی بۆ کردووە ئێران گەروی هورمزی دانەخستووە و ڕێگریان لە تێپەڕبوونی کەشتیەکان نەکردووە، بەڵکو بەوەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل و نائارامی ناوچەکە کەشتیەکان ناتوانن تێپەڕ بن. جەختیشی کردەوە وڵەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ ڕووخاندنی ئێران شکستیان هێناوە.
مارمەتی هاوکارانمانم گشتی هەواڵتان پێشکەش کرا پاشکەمێکی دیکە هاوکارمان ئاکام لە هەواڵی هونەری پێتانەگەن خواتان لەگەڵ